جا نوێژکردن بەڕێزان بە هیچ شێوەیەک لەسەرمان لاناچێت. هیوا هەیە بەڕێزی وایە دڵم مامۆستا من نوێژم پێ ناکرێ یان باوکو دایکم لەم نوێژ ناکەین چونکە بەڕاستی پاک و خاوێنی خۆمان پێ ناپارێزرێ. ئەزیزم شەیطان لەو ڕێگایەوە بووە نەیە. نوێژکردن وەکو هیچ عیبادەتێک نییە بە ئەندازەی ئەوەی کە پێویستە بۆ ژیان و خاوێنت دەکەنەوە لە ماڵەوە پاک و پوختیت دەپارێزن شەرع هەر ئەوەندە تەکلیفەشی لێکردووی بۆ نوێژ بە ئەندازەی ئەوەی توانیان لە ماڵەوە خزمەتت کەن و نەخۆش پاکت کەنەوە ئیتر لە ناو نوێژەکە میز هات پیسایی هاتە دەرەوە لە ڕووی جەنابتان تۆ نوێژەکەی خۆت هەر بکە نوێژی نیوەڕۆ عەسر بەجەمع بکە مەغریب و عیشا بەجەمع بکە بەڵام ئامان نەچی بڵێ نوێژم پێ ناکرێ نەتدەتوانی لەسەر کورسی دانیشی بەڕاکشانەوە بووی لەسەر تەنیش بووی بەس ئەوەندە بژۆڵی چاوەکانت بجوڵێ تەنانەت هەموو جسمت لە کار کەوت و بەس دڵت ئاگای لە دنیا بوو ئەتزانی ئەمڕۆ جومعەیە ئەتزانی ئێستا نیوەڕۆیان شەوە بەس دڵت ئاگای لە دنیا بوو یەک ئەندامی جەستەن نەدەجوڵا بەس بە دڵ ڕوو بکە خوا بڵێ خوایە من ئەو نوێژەم بۆ تۆ کرد خوا قبوڵیەتی ینی بە هیچ شێوەیەک مەهێڵن ئەوانی دایک و باوکتان زەلیلی سەر جێگان لەبەر پاک و خاوێنی لەبەر دەستنوێژ حتا بۆ دەکرێت پاک و خاوێنی هەر بۆ خۆت پێویستە بۆی بۆ گەن نەکەی بۆی نەڕزی بەو ئەندازەیە شەرعیش تەکلیفت لێ دەکا دوای ئەوە بە هەر شێوەیەک ڕوو بکە خوا بڵێ خوایە من ڕووم کردە تۆ بەندەی تۆ من نوێژەکە دەکەم نوێژەکەت قبوڵە و دروستە ئەوە شوکری خوات کردووە